ڕۆژین وەکی ناوی منە ئەزیش ڕێجینم. نزیکەی ساڵێکە هەموو ڕۆژێک دێتە یەکێک لە کەمپەکانی ئاوارەکانی شنگال. ئەلا تو بۆ دایکە خۆ گریا بووی؟ ڕێژین بەشی یاسای نێودەوڵەتی لە زانکۆی هارواردی ئەمریکا تەواو کردووە. خەمی سەرەکی بووەتە ژنان و کچان و منداڵانی ڕزگار بووی دەستی داعش و ئاوارەکانی شنگال. دەکوابێ من چوبنە ئیرانێ ئەوەل لە ئیران بوون پشتی هەنگی چوونە پاکستان ئاوارە بوون. ساڵی 1970 خانەوادەکەی دەبنا ئاوارەی. ئەرە وڵ ئەوەختی ئەو کەمپێت بینم ینی زۆر یادگاریت پاکستان دێتە بیرە من. لە ئێرانەوە ئاوارەی پاکستان دەبن. ڕێژین لە پاکستان لە کەمپێک لەدایک دەبێت. تەمەنی 7 ساڵ دەبێت کە دەچنە نیوزیلند. لەوێ گەورە دەبێت و دەست بە خوێندن دەکات. وەختی پاکستانê bûm û li Nîwzilanda bûm gelek car babûdayka min behsê yanî mêjût Kurdat girt ku Kurd genocide kirane û derbarê zor yanî zehmet û ezabê Kurdî bo min behs kirbû. Bo min zor girîng bû ku yanî rojek ez bême ve xizmetê Kurdistan û xizmetê milletê xwe bikim. Bes min fikir kir ewel dersekî baş bixînim, tecrübekî baş wergirim li dewamê û wextî amade bûm ku yanî min ew skillzane hebû bêm xizmetê Kurdistanê bikim hingî dihê me ve. Engoş İngilîzî dixînin? Fêrbûne? Hewl dem بۆ milletê xwe şol kem, xizmetek bikem ku bişêm yanî Kurd binasînim be dunyayê û ku çi bi ser me hatiye ku Kurd genocide kiraye ew yanî bigeyne me heme international community û min biryar da berrekê qanûn yanî careerekî legal çêtir e bo min ku yanî bitonim ew newe xizmetê bikem bo Kurdistanê. Tu Madrid? Heme Madrid? Arya Madrid. Edî tu? بارسلون ئەزیتی پێی خوێنەوە چەند کەسی ئیزدی ئیشت کردو لەسەریان؟ هەتا نها تقریبا من مقابلة لەگە پتر لە 20 نەفەر کردیە بەڵێ ما طبعا بینین ئەو یزدیانە 6 ساڵە لە کەمپێنە هێشتا ینی کەیسێکی هەتا چێ نەبووە لە دادگای دووەلی یان هەتا دادگایت ئەوروپی و ئەمریکی دووسێ کەیس هەبوونە بەس نەت کەیست مەزن کو ینی recognize بکات ئەوە جێنۆساید بوو بناسێنرێت کە ئەوە جێنۆساید بوو بسەر یەزیدیە هاتیە لە ئەوەڵێنە ئەم تازە ئینڤێستیگەیشنت گەین تازە مقابلت گەنگە ئەو یەزیدیانە قەمی چەند ساڵ پێ بچیت هەتا ئەو کەیسانت گەتە پێش دادگایەکی گەلێک بلندی درێژی من 10 ساڵێنە ڕێژین ڕۆژانە لە کەمپ لەلایەک دەکەوێتەوە یادی ژیانی 7 ساڵی خۆی لە کەمپ و لەلایەکی دیکەش گوێی دڵ بۆ ئەو ژن و کچ و منداڵانە دەگرێت کە هۆکاری هەموو ئەو دەستدرێژی و ئاوارەی و کوشتن و بڕینەیان لەلایەن داعشەوە تەنیا بێدەسەڵاتیان بووە. هادی سەلیمی ڕوودا و دهۆک کەمپی خانکێ.